هەزاوکومان دەزانین ئاوێکەکە لە سامانە سروشتیە گرنگەکان کە مرۆڤ لەسەری دەژی و هەمیشە هۆشداری دەدرێت لە بەکارهێنان و پاراستنی ئەم سامانە گرنگە و دەوڵەتان ئەتوانین بڵین بۆتە هاوپەیمانیەک و جۆرێک لە بلبلانەی سیاسی و دەوترێت لە داهاتوودا جەنگی جیهانی ڕەنگە جەنگی ئاو بێت و گرنگە پارێزگاری لێ بکرێت و ئەو گۆڕانکاریە لە سامانی ئاودا لە کوردستان و لە هەموو ناوچەکانی تریزەی و گۆڕانکاری بەسەردا هاتۆ بابزانین چۆن بتوانین پارێزگاری لەم سامانە گرنگە بکەین. میوانداری بەڕێز کاک فەرمان ڕەشاد مانگرۆ ڕێخەری پرۆژەی ئاو ئایندەمانە لە ڕێکخراوی ستۆپ. کاک فەرمان سڵاوی خوارد لەبێ و سپاس بۆ ئامادەبوورت لە پامی ڕۆژ. دەستپێک بۆ پرسیارە دەستپێکم کە سامانی ئاو لە هەرێمی کوردستان و لە ناوچەکان و شار و شارۆچکەکان چۆنە؟ بەڵێ سلااوتان لەبێت و بەیانی ئێوە بینەرانتان باش. لە ڕاستیدا سامانی ئاو وەک بەڕێزشت باست کرد یەکێکە لە سامانە زۆر بنەڕەتیەکان بۆ بەردەوامی ژیان لە هەر وڵات و ناوچەیەک. لە ڕاستیدا ئێمە وەکو هەرێمی کوردستان بەهۆی سروشتی ناوچەکەمان بەهۆی ڕێژەی بارانبارین و سەرچاوەکانی دیکەی ئاو تا ڕادەیەک ئەگەر بەراوردی بکەین بەتایبەت لەگەڵ بەشەکانی تری عێراق بارودۆخی هەرێمی کوردستان باشترە و یعنی ئێمە تەنانەت ئەو دیراسانەی کە کراون ئەگەر سەرچاو ینی بڵێن ئیدارەیەکی باشی ئاو بکرێت ئێمە ساڵانە ئەو ڕێژە بەفر و بارانەی هەیە و ئەو سەرچاوانەی ئاو هەیتمان دەتوانین بەبێ پشتبەسن بە سەرچاوە دەرەچیەکانی ئەو ئاوانێکەوە لە ئێران و لە تورکیاش دێت پێداویستەکانی ناخۆدابین بکەین کە ئەمە لە ڕاستیدا هەواڵەکی خۆشەکە بۆ خەڵکی کوردستان. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستان گە سەیر بکەین بەهۆی نەبوونی بڵێن استراتیزیەتە گیان سیاسەتێکی ڕوون بۆ بەڕێوەبردننی مەلەفی ئاو ئێمە دووچاری کێشەی دابینکردنی ئاوی خاوێن بووینێتەوە بۆ پێداویستی هاوڵاتیان و ئەو دڵێن لێکۆڵینەوانەی کە کراون ئەگەر بەو شێوازە ئێستا بڕوات هەرێمی کوردستان و گۆڕانکاری لە سیاسەتی بەڕێوەبردننی ئاو نەکرێت ئەوە تاوەکو ساڵی 2030 هەرێمی کوردستان دووچاری قەیرانی ئاو دەبێتەوە کە ئەمە ڕەنگە ببێتە هۆی ئەوەی کەوا کۆچکردن ڕووبدا لە هەندێک ناوچەوە ینی بەهۆی وشک بوون بەهۆی وشکە بڵێن نەمانی ئاو وشکە ساڵیەوە چۆڵ بکرێت. ینی تەنانە راپۆرتەکەی کە وەزارەتی کشتتوکاڵە ئێستا حالێن 800 گون لە کوردستان لە ژێر هەڕەشەیەکە چۆڵ بکرێت بەهۆی بڵێن وشکە ساڵی و ینی بارودۆخی ئاوەکانیان. لەبەرەوە بەگشتی وەک باسم کرد ئێمە سەرچاوی ئەومانەیەکەوە بارودۆخی بڵێن هەرێمی کوردستان تا ڕادێکی زۆر بپارێزی لە کێشەی وشکە ساڵی و بڵێن کەمبوونەوەی ئاو. بەڵام لەگەڵ بەرامبەر ئەوەشدا بەهۆی نەبوونی سیاسەتێکی ڕوون ئێمە قۆناغ لە دوای قۆناغ ئێستا بەرەو هەڕەشەی ئەوە دەچینکەوە دووچاری کێشەی گەورە بین و لە پاڵەوەش کە کۆی عێراقیش یەکێکە لە وڵاتانەی کەوە لە ماوەی ینی لە 5 وڵاتە سەرەکیەکەی جیهانەکە کاریگەر دەبێت بە گۆڕانکاری کەشوهەوە و لە نێویشیاندا دیاردەی بە بیابانبوون و کەمبوونەوەی ئاو. زۆر باشە کاک فەرمان، ینی زانین کە هەرێمی کوردستان سامانێکی زۆر نوتی هەیە و داهاتێکی زۆری دەستکەوتووە لە ڕابردووە لێسا لەوانەیە کێشە و گرفت بێ لەگەڵ بەختایەوە ڕادستکردنی نەوت ئەمە ئەبووە. بەڵام ئەو ساڵانی کە پێشووتر کە ئابووری سەر بەخۆیان ڕاگەیاندە بوو ئەو داهاتە زۆرە هەبوو ینی بۆ بیری لێەوە نەکراوە یاخود پلانێکی استراتیژی وە جێبەجێ نەکرا تاوەکو گرنگی بدەین بۆ سامانە ئاوەی هەمانە چ لە سوودوەرگرتن لە بواری کار و ئاوی و بەکارهێنانی بەنداوەکان بۆ مەبەستی کارەبات چ ئەوەی کە بەشێکی زۆر لە شار و شارۆچکەکان لە هەرێمی کوردستاندا بەدەست کەم ئاویەوە دەناڵێنن و کێشە و گرفتەکان چارەسەر بکرێت. بەڵێ وەک پێشتریش باسم کرانی ئێمە کێشەی گەورەمان هەیە لە سیاسەتی بەڕێوەبردننی ئاو. ینی ئێستا گەر بۆ نمونە هەولێر بە نمونە وەرگرین شاری هەولێر کە زیاتر لە 10 ساڵە پلانێک لەلایەن بڵێن دیزاین کراوە لایەن پارێزگای هەولێر بۆ ئەوەی کەوا
لە ئاوی زەی گەورە پرۆژەیەکی بڵێوی پێ دەڵێن ئیفرازی چوار ڕابچێشرد کە هەموو پرۆژەکە کولفەکە 1 میلیارد دلار بۆ بۆی کەوە 160 چونکە ئێستا هەولێر بە دوو شێواز ئاوی دابین دەکرێت 140 لە ڕێگای پرۆژەکانی ئیفرازیەک و دووسێ کە بۆڕی ئاو لە زەی گەورە ڕاکێشراون و 160 لە ڕێی بیرەکانەوەیە کە ئەم بیرانە یعنی بە ڕێژەیەکی زۆر خێرا دادەبەزن تەنانەت لە ساڵی 2000 قوڵای بیرەکاندا بۆ نە لە هەولێر 200 مەتر بووە ئێستاکە بۆتە 700 مەتر واتە 3 ئەوەندە و نیو ئاوی ژێرزەوی هەولێر دابەزیوە یعنی لەمای ئەو 10 ساڵ ئەم پرۆژەیە چەند جارە دەخرێتە بەرباز بۆی کەەوە حکوومەت تەبەنی بکات و بە ماوەی درێژخایەن جێبەجێ بکات بۆی کەەوە ئێمە چیتر پشت بە ئاوی ژێرزەوی نەبەسین بەڵام بەداخەوە بەهۆی گرنگیدان بە سێکتەرەکانی دیکە و بۆ نمونە ئێمە ئێستا هەولێر خەریکی شەقامی 650 مەترین کە بڕەپارێکی زۆری تێدا سەرف دەکرێت ئێمە پێشتریش داواما گوتمان ئەولەویەت بدرێتە مەسەلەی ئاو ئەوە هەولێرمە کدومونەی ناوە هەموو شارەکان تێت چونکە ئێستا هەولێر قەیرانێکی ئێزگار گەورەی تێداهەم زۆرینەی گەڕەکەکان ئەگەر هەموو گەڕەکەکانیشدا کێشەی ئەوەیە کە هاوڵاتیان ئاوی خاوێنیانە و ئەو کێشە ساڵ لە دوای ساڵ گەورەتر دەبێت حکوومەت لە زیاتەوەی بێت لە ڕووی بنەڕەتیەوە لە ڕێی دروستکردنی بەنداوی گەورە لە ڕێی بەکارێنانی ئەو شێوازی کە پێی دەڵێن دووبارە بەکارێنانەوەی ئاو تەسفێکردنی ئەو ڕێگانە بگرێتە بەر بەداخەوە دێت بیرەکان قوڵتر دەکاتەوە کامە بەس بە شێوەیەکی کاتی کێشەکان چارەسەر دەکات بۆیە بەداخەوە نەبوونی ڕوویە چڕونوە نەبوونی یان هەندی زار ڕەنگە تێنەگەیشتن بێت لە قەبارەی ئەو مەترسیانێکە لە نەتیجەی کەم ئاوی دەکەوێتەوە وای کردووە کە خۆیان لە مەسەلەن لێ بدزنەوە خەریکی بەرزکردنەوەی باڵەخانە بن دابشکردنی زەوی بن کە ئەمانە بۆ منە هەولێر لە نێوان ساڵی 2004 هەتاوەکو 2020 چوار بەقەدەر خۆی گەورە بووە یعنی ئەمە پێویستی بە یەکێک لە پێویستەکە مەسەلەی ئاوە کە تۆ دێ هەمان ئەو سەرچاوانی پێشوو بەکاردێن تەحمل ناکات بۆیە دەبینین ساڵانە پێشتر ینی بڵێ 9 مەتر ئاوی ژێرزەوی لە هەولێر بە تایبەت دادەبەزێ ئێستا کە ساڵانە 6 بۆ 7 مەتر بە شێوکی معدەلی دادەبەزیەوە بێزگەلەوەی ئەو بیرەکانیش ئێستاکە گە لەگەڵ 10 ساڵ پێشتا بەراوردکەی نیوەی بەرهەمی پێشتریانە یعنی گەر بۆ نمونە پێشتر لە 1 دقە 150 گاڵۆن ئاویان بەرهەمەی نابا بیرەکان ئێستا 70 گاڵۆن کەمتریش ئەمانە وای کردووە کە لە ڕاستیدا قەیرانەکە گەورەتر بێت و وەڵامدانەوە حکوومەت ئەگەرچی ساڵی پار یاسایەک دەرچوو لە پەرلەمانی کوردستان کە یاسای پاراستنی ئاو بەڵام بەداخەوە تاوەکو ئێستا یاسای نەچۆتە بواری جێبەجێکردن و حکوومەتیش هیچ یعنی بڵێن بەدیلێکی وهای تەڕح نەکردو بۆی کەوە کێشەی ئاو لە کوردستان ینی لانی کەم حەدەکی بۆ دابدرێت گەورەتر نەبێت. زۆر باشە کاک فەرمان ڕاستی ئێستا مەترسێکی زۆر هەیە لەسەر کەمبوونەوەی ئاو نەک تەنها لەسەر مرۆڤەکانەوە دەبینی لە هەرێمی کوردستان و لە زۆربەی ناوچەکاندا کە وڵاتیان ناتوانن ئاویان دەست بکەوە لە زۆرێک لە ناوچەکانی عێراقیش تەنانەت گیانەوەرەکانیش وا خەریکن لە ناوچن بەهۆی نەبوونی ئاوە ئەمانە چ مەترسیەک دروستەکان یاخۆت ئەو مەترسیانە چینکەکەنی ئاو ئیدارە نەدانی ئاو لە دواتردا ڕەنگە مەترسیەکانی دەربکەون و زیانی هەبێ بۆمان. بەڵێ دیارە لەسەر ئاستی عێراق کێشەکە زۆر گەورەترە لەبەرەوەی ئێستا کە تورکیا و ئێران ڕووبارەکانی دیجلە و فراتیان زۆر ینی ئاوەکی زۆر گل دەدەنەوە لە ڕێی بەنداوەکان ینی ئێستاگە بەراوردی بکەین ئەو ئاوایی کە پێشتر داهاتە ناو عێراق لە ڕێی ڕووبارەکانەوە ئێستاکە یەک لە سەرسێ ئەو بڕە داخل دەبێت کەمە ینی زەنجێکی زۆر مەترسیدارە و لە ماوەی ئەو 2 ساڵی ڕابردوو ڕێژەی ئاوی ئەمبارکرا و لە ناو بەنداوەکان و ڕێگاکان تری لە ناو عێراق بۆ نیوە دابەزیوە ئەمانە لە ڕاستیدا هەڕەشەی ئێجگار گەورن لەسەر عێراق و ئێستاکە ینی کۆچکردن بەهۆی ینی دیاردەی نەمانی ئاو و وشکە ساڵێ لە بەشێک لە ناوچەکانی عێراق دەستی پێ کردووە کەمە لە ڕاستیدا ینی لە ماوەی ڕابردوو لەسەر ئاستی وڵاتانی ناوچەکە کۆنفرانسێکیش کرا کە
ینی بۆ کێشەی ئاوی عێراق بوو کە داوا لە ئێران و تورکیا کرا کە سنوورێک دابنێن بۆ ئەو هەموو گلدانەوەی ئاوە کە مەترسی لەسەر ئایندەی ئاو لە عێراق دروست دەکات و ئەگەر سیرکەین دیاردەی بیابانبوون زۆر بە خێرایی لە عێراق ڕوو دەدات کە ناوچەکان بەرەو بیابانبوون و ینی چۆڵکردن دەچن کە ئەمە ینی مەترسی گەورن ئەگەر بەو شێوازە بێ و بەشێک لە مەترسیەکان دەکەوێتە سەر هەرێمی کوردستانیش لەبەرەوەی کوردستان دۆخی ئاوی باشترە ڕەنگە هاوڵاتیان لە بەشەکان دیکەی عێراقەوە پەنای بۆ بین لێرە نیشتە جێبن کە ئەمەش جارێکتر هەڕەشە لە سەر هەرێمی کوردستان دروست دەکات بۆیە بەداخەوە لە بودجێ عێراقیش کە لە ماوەی ڕابپەسەند کرا نسبەتی ئەوەندە زۆر دانەندراوە بۆ مەسەلەی گۆڕانکاریەکانی کەشەوە و چارەسەرکردنی کێشەی وشکە ساڵی و کەمبوونەوەی ئاو بۆیە بەتاکید کێشەکە گەورەتر لەسەر ئاستی عێراق و پێویستی بە فشارەیە کە عێراق دروستی بکات لە وڵاتانی دراوسێ بۆی ڕێژەی بەردانەوەی ئاو بۆ دیزلە و فرات بەرز بێتەوە و کێشەی کەم ئاوی ینی تا ڕادەیەک چارەسەر بکرێت. زۆر ڕاستەکان فەرمان هەر بەنسبەت و ئیزافی قسەکانی بەڕێستان بە گوێرەی دوایین راپۆرتی وەزارەتی ئاو سەرچاو ئاویەکان ئاماژەی بۆ کرد لە تاوەکو ساڵی 2040 وڵاتی عێراق دەبێت وڵاتێکی بێڕووبار ینی هیچ ئەو ڕووبارانە بتەواتی نامێن نەمەش بۆ خۆی کاریگەری دەبێت پێوەست بەم بابەتە تا چەند گرنگە وشیاری هاوڵاتیان بوونی هەبێت لە بەفیڕۆنەدانی ئاوە وردە وردەوا خۆیان ڕابێن کە ئاو بەفیڕۆنەدەن و بتوانن ڕۆڵیان هەبێت لە پاراستنی ئەم سامانە گرنگە. بەتاکید ئەو بەشێکی گرنگی پرۆسەکەیە کە هۆشیاری گشتیە لە مەسەلەی بەکارهێنانی ئاو ینی بە گوێرەی داتایەکی وەزارەتی شارەوانی ئێمە ڕۆژانە 2,600,000 مەتر سێجا ئاو بەرهەم دێنێ لە هەرێمی کوردستان و ئەوەی ئەوان دەڵێن زیاتر لە 800,000 مەتر سێجا بە فیڕۆ دەچێت دەماوە ینی دەکرێت بڵێن یەک لەسەر سێی ئاو لە هەرێمی کوردستان و ئاوی کە خاوێنەکەەوە بۆ بەکارهێنان و بۆ خواردنەوە بەکاردێت بەهۆی زێدەڕەویکردن لە بەکارهێنانی بەفیڕۆ دەچێت کە ئەمە بەڕاستی مەترسێکی زۆر گەوری هاوڵاتیان دەبێت تێبگەن کە ئەم ئاوە یانی ئەم ئاوە خاوێنە ینی وەکو دەڵێ بنەکەی لە بیرنی هەرچەند بەکاری بینی ینی کەم نەکات بۆیە زۆر گرنگە هاوڵاتیان ببنە بەشێک لە پرۆسە ینی خۆیان و بەتایبەت خوشکان کە زۆر زیاتر ئاو بەکارهێن کە ئەو ڕاستیان لا ڕوون بێت کە زیێدەڕەویکردن لە بەکارهێنانی ئاو بەشداریکردنە لەوەی کەەوە ئێمە ڕوبەڕووی پرۆسەی ڕوبەڕووبوونەوەی ئەو مەترسە خێراتر دەکەین بۆیە ئەگەر ئەمە سنوورێکی بۆ دابدرێت بە بڕوای ئێمە ینی هاوکار دەبێت بێزگەلەوەی کە دەبێت حکوومەتیش سیاسەتی خۆی بگۆڕێت ینی لە بەکارهێنان ئێستا تەکنەلۆژیای زۆر پێشکەوتوو هەیە بۆ دووبارە بەکارهێنانەوەی ئاو یعنی تو پێویست ناکە بۆ هەموو شتێک بۆ ئاودانی باخ و بڵێن کوشتتوکاڵ ئەوانە ڕێک ئاوخان بەکارن ئێستا زۆر وڵاتەیە لە ڕێی تەکنەلۆژیای دووبارە پاکردنەوەی ئاو یان تەنانەت لە هەندێک وڵاتەیە بۆ خواردنەوەش بەکاری دێن ئەوەندە تەکنەلۆژیاکە پێویستە پێشکەوتووە بۆیە ئەگەر ئێمە لەپاڵ ئەوە حکوومەت تەبەنی بڵێن تەکنۆلۆژیای نوێ بکات بۆ بەکارهێنانی بۆ مەسەلەی ئاو و ئیدارەدانی ئاو ئەوەش هاوکار دەبێت کە ڕێژەی بڵێن بەکارهێنانی ئاوی خاوێن کەمتر بێتەوە و لە مستەوای عێراقیش ینی بەم دوایە کاتێک کە عێراق گلەی لە ڕخنەی لە تورکیا گرتەوە سەرچاوەکانی ئاوی دەگرنەوە لە عێراق لە وەڵامدا تورکیا گوتی ئەو ڕێژە ئاوەی کەوا دێتە ناو خاچی عێراق ئەگەر بەجێری تەکنەلۆژیانی بەتایبەت لە کوشتتوکاڵ و لە بەکارهێنان ینی استعمال بکرێت دەکرێت ئەو ئاوە بەشی هەموو پێداویستەکانی عێراق بات و ئەو قسەیە ئەگە هەمووشی ڕازنەی بەشێک لە ڕاستیدایە چونکە کاتێک تۆ تەکنەلۆژیای نوێ بەکارنایێنێتەوە بە ڕێگا تەقلیدەکان ئاو بەکاردێنێت ئەو بەتاکید ڕێژەیەکی زۆر زیاتر پێویستە و لە پاڵ ئەوە ئێمە پێویستمان بە بەنداوەکانی شەیە بۆ ئەوەی کەوا ڕێژێکی زیاتر ئاو گل بدرێتەوە و لە کاتی پێویست دەوەرزی گەرمە بەکاریان بهێنرێت بۆیە ئەمە پرۆسەیەکی تەواوکاریە ینی پێویستی بە بەشداری هاوڵاتیان هەیە پێویستی بە بەشداری میدیا هەیە پێویستی بە کۆمەلگای مەدەنی و حکوومەت و هەموو جیاتەکان هەیە و تەکنەلۆژیای نوێ کۆمپانیەکان بۆ ئەوەی بەیەکەوە چ لە مستەوای کوردستان چ لە مستەوای عێراق بە جۆرێک ئیدارەی مەلەفی ئاو بدرێت کەوا کێشەی قەیرانی
بێ ئاوی ئەگەر بە یەکجاریش بڕ نەکرێت لانی کەم بەشەشی چارەسەر بکرێت. کاک فەرمان ئاماژەت بە بەنداوەکان کرد لە هەرێمی کوردستاندا تا چەند حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان توانیویانە سوود لەم بەنداوانە وەربگیرێت بۆ کەمبوونەوەی ئاو بۆ ئەوەی چارەسەری کەم ئاوی بکات لە بەشێک لە ناوچەکاندا ئەوە هیچ دەزانین کە نەتوانەوە سوودی لێ وەربگیرێت بە شێوازێکی گشتی لە بواری کارەبادا بەڵام دەکرێت بۆ کەم ئاوی سوودی لێ وەربگیرێت و زیادکردنی ئەم بەنداوانە چ ڕۆڵێکی دیکەی دەبێت. بەتاکیت بوونی بەنداو یەکێکە لە ڕێگە استراتیجیەکان بۆ بەرگرتن لە ینی بێئاوی بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێمە ینی ئەو بەنداوانەی بدوو بەنداوی سەرەکیمان هەیە کە دەربەندی خان و دوکان ئەوانەکە هی ڕژێمی پاشایی یان لە پەنجاکان دروستکراون و لەو ماوەیە ینی ئەو بڵێن 30 ساڵی حکوومەتڕانی کوردی هەندێک بەنداو هەن بەڵام ئەو بەنداوانە ینی بەنداوی استراتیجی نین. ئێمە کاتی خۆی بەنداوی بێخمە هەبوو لە سنووری هەولێر کە بە هۆکاری سیاسی پەخرا ئەگەرنا ئەوە ئەگەر دروست کرابووە یەکێک بوو لەو پرۆژە زۆر استراتیجیانی کە نەک هەر لە بۆ کوردستان لە بۆ عێراقیش گرنگ بوو کە ڕێژەیەکی زۆر ئاوی دەیتوانی گیر بداتەوە و تەنانەت کاریگەری لەسەر کەشوهاش دەبوو ینی بە گوێرەی ئەو لێکۆڵینەوانی کراون دەیتوانی بۆ 4 بۆ 5 پلا گەرما ینی بڵێن پلەی گەرما لە سنووری هەولێر بێنێتە خوارێ بەڵام بەداخەوە بەهۆی هۆکاری سیاسی ئەم پرۆژەیە پەخرا و لە بەدیلی ئەوەش پرۆژەی واسترا ئێستا هەندێک پرۆژە هەیە کە دروست دەکرێت بەڵام ئەمانە ئەو بەنداوانە بەنداوی گچکە ناتوانن کاری گەوری ڕەنگە بتوان کاریگەری لەسەر دەوروبەرەکەی خۆیان دروستکەن ناوچەکان بەڵام وەکو ئەوەی کە ئێستا دەربەندی خان و دوکان ئەوانە پاڵپشت نەکبووە کوردستان بۆ عێراقیش کە ئاو گل دەدەنەوە بەتەکید ینی بەنداوەکان زۆر کاریگەریان هەیە و بە جۆرە ئەوەی کە هەیە حکوومەتی عێراق پلانی هەیە ئەگەر هەڵەنە لە داتاکە 200 بەنداو بە ئاستی جیاجیا بچووک و مامناوەند و گەورەش دروست بکرێت لەسەر ئاستی عێراق و بەشەچیان دەکەونە کوردستان کامانەگە دروست بکرێن بە بڕوای ئێمە هەنگاوەک دەبن بۆ ینی بڵێن زیادکردنی سەرچاوەکانی ئاوە بە تایبەت دەبنە پاڵپشتیش بۆ بەرزکردنەوەی ئاوی ژێرزەوی ئەمانە ینی زۆر گرنگە و ئەگەرنا بەداخەوە بەو شێوازی کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان و عێراقیش ئیدارەی دەدەن قەیرانەکە زۆر گەورەیە و من دەمێت لێرێک تێبینی کەش بڵێم ینی لە ماوەی ڕابردوو لە کێشەی ئاو لە هەولێر پارێزگاری هەولێر قسەیەک کرد کە گوتی لەبەرەوەی ئێمە لە وەرزی زستان ئەو ساڵ باران کەم بۆیە تووشی کێشێکە ماوی بینە لە ڕاستیدا ئەمە ینی وانە ینی بە 1 ساڵ کاریگەر ناکە ینی ئاوی ژێرزەوی بۆیە من باسی بەنداو دەمێت ڕەبتیکەم لەبەرەوەی کە تەنها دەتوانین لە ڕێی بەنداوەت و پاڵپشتی بکەی نەک لە ڕێگای باران بە بارانبارین دێ و دەڕوا بەڵام ئەگەر خەزنت کرد بەنداوی گەورەتە بوو ئەوە دەبتە پاڵپشت لە بۆ ئاوی ژێرزەوی کە لە ڕاستیدا تاوەکو ئێستا بەتایبەت لە سنووری هەولێر بڵێن لە دهۆک بەوەی بوونی بەنداوی مووسڵ ئەمە پاڵپشتەکە بۆ دۆک مەسەلەن بەنداوی دەربەندی خان و بەنداوی دوکان لە سنووری سلێمانی ئەمەش پاڵپشتەکە بۆیان بەڵام هەولێر هیچ بەنداوەکی گەورە استراتیجی لە دەوروبەر نییە کە ببتە هاوکارێک بۆەوەی کەوە ئاوی ژێرزەوی زیاد بکات و بەخۆشی ینی ئاوە ژێرزەویەکەی سنووردارەکە بۆیە دەبینین لەم چەند ساڵی کۆتایی یانی زۆر بە خێرایی کێشەی کەم ئاوی بەسەر هەولێرەوە دەرکەوتووە. بەهۆی کەم ئاویەوە ئێستا خواستێکی زۆر لەسەر بیر هەیە لە زۆرێک لە ناوچەکاندا لە ماڵەکاندا تا ناوچە دوورە دەستەکاندا جۆرا و جۆر لە شوێنە جیاوازەکاندا بیر لێ ئەدرێ ئەمە چ زیانێکی هەیە هاوڵاتی دەتوانرێت پشتی پێ ببەستێ یاخود ئەمە هیچ پێویستەکە ئیدارەدانێکی بۆ بکرێ بۆ ئەوی کە نەبێتە هۆی ئەوەی کە سامانی ئاو زیاتر کەم بێتەوە بۆی کە خۆشە لە ئاماژەت بێکرد دەبینین کە هەر بنمونە لە شاری هەولێر هەتا بێت ڕێژەی ئاو کەمە بێتەوە بە تایبەتی ئاوی ژێرزەوی خۆی ینی مەسەلەی بیر لێدانیان ئاوی ژێرزەوی ئەمە دەبی دوایین بڵێن بژاردەبی کە پەنای بۆ بێ تۆ هەتا بژاردەی ئاوی سەرزەویە بێ لە هەموو دنیاوە ینی نابێت دەست لە بۆ ئاوی ژێرزەوی بێ ینی ئاوی ژێرزەوی سامانێکە کە هەموو وڵاتانی دنیا زۆر پارێزگار لێ دەکەن و دەستی لە بۆ نابن
ئێستامە لاو لێر لە نێوان دوو ڕووبارین زەی گەورە و زەی بچووک زەی گەورە 10 کیلۆمەتر لێمان دوورە زەی بچووک 35 کیلۆمەتر لێمان دوورە یعنی باوەڕ ناکەم لە دنیا شارەکە بێت وەکو هەولێر کە لە نێوان دوو ڕووباربی کەچی 160 بۆ هەفتای ئاوەکەی پەنای بۆ بیر بێ و 700 متر بیر لێ بدەی پێشدا ئاساییوی لە کاتێکدا پەنا نەبێ بۆ بەکارهێنانی ئاوی سەرزەوی ئێمە لە بەجێری ئەو داتانەی کەوا هەن لە هەرێمی کوردستان 25,000 بیرمان هەیە کە ئەوانە بیری ڕسمی پێ دەڵێن کە لە شارەکان ینی بە شێوەیەک مەسەلەن نزیکەی 9,000 لە هەولێر و 9,000 لە سلێمانی و باقیەکەی تریش لە دۆک مەبەستمەوەی کە بکۆی پارێزگاکان بە مەسەلەن کە دەڵێن سلێمانی باڵا بجەشەوە بێزگەلەوەی کەوا بیرە نایاساییەکان بەمەزندە ئەوەی کەوا ئێمە بە دووادات سوونمان کرد ڕەنگە دوو بە قەدەر ئەوە بن ینی ڕێژەکە زۆر زیاترە و حکوومەت هەرێمی کوردستان ئەگەر ئێستاکە ینی لێدانی بیر تۆزە قورس کراوە پرۆسەکە ئاسان نییە وەرگرتی موافقە بەڵام بە شێوەی ناسای هەر لێ دەدرێ و بۆ مەسەلەن لە هەولێری ئێستاکە کاتێککە بیرە گوشک دەبیان قەیران کێشک دروزە لەگەڕ یەکسەر بیر لێ دەدرێ بۆیە ڕێژەی بیرەکان لە کوردستان وەک باسم کرد بە ڕسمی 25,000 کە نیوەیان بۆ خواردنەوەی هاوڵاتیان بەکاردێەوە نیوەکەی تریش بۆ کوشت و کاڵ و بۆ پرۆژەی پیشەسازی ئەمانە ڕسمیەکانن بەڵام ناڕسمەکان زۆر زیاترن ئەمە زیانێکی زۆر باوی ژێرزەوی دەگەێنێت چونکە بەبێ پلانە و حکوومەت ینی ئەوانەی بەتایبەت نایاساییەکان زۆر بەبێ پلان لێ دەدرێت و ئەمە یەکەکە لە هۆکارەکان کەەوە کێشەی کەماوی دروست بووە و ئەگەر سیر بکەین شاری هەولێر وەرگین ئێمە لەو دوایە دیراسەیەکمان کرد تاوەکو ساڵی 2050 زیاتر لە 50,000 یەکەی نیشتە جێبوون دروست دەکرێت کەمانە شوقەکانن و هەمووشیان ئەم شوقانە باڵەخانانە کە باڵەخانەی گەورەن بیر لێ دەدەن کە ئەو بیرانە لێ دەدەن بیرەکان دێن بڵێن لەسەر حسابی گەڕەکەکانی ئەو لە دەوروبەری ئەو شوێنانە چونکە لێدانی بیریش ستانداردی خۆیە نابێت بیرەکان لێک نێزیکن بەڵام ئەمانە ئەو ستانداردانە هەموو تێک دەدەن و تەنانێستا پرۆژە هەیە لە هەولێر دەریاچەی دەستکردی تێدا دروست دەکەن یەک دوو پرۆژە هەیە کەمانە بە ئاوی ژێرزەوی بە شێوەی ناسایی یعنی ئێمە قسەمان لەگەڵ بەڕێوەبەراتی ئاو کردووە لە هەولێر دەڵێن ئێمە پرسمان پێ ناکەن کەم باڵەخانانە دروست دەکرێەوە خۆشیان دوای بیرەکان لێدەن بۆیە حکوومەت هەرێمی کوردستان بەهۆی نەبوونی سیاسەتێکی ڕوونووە ئەوەی کەوا کۆمەڵک بەرپرسی باڵای حیزبی کە خاوەنی پرۆژە و بەرهێنانن هیچ حیسابک بۆ ژێرخانی وڵاتەوە مەسلەی مەترسیەکانی ئاو ناکەن و بە ئارەزوی خۆیان پرۆژە دروست دەکەن و ئاوی ژێرزەی بەکاردێن و هەڕەشە دروست دەکەن لەسەر شارەکان بەتایبەت کەم باسی هەولێر دەکەن لەبەرەوەی نسبەتی زۆر زیاتر لە شارەکانی کە پرۆژێ و بەرهێنانی تێدا ئەنجام دەدرێت. خۆی کاک فەرمان بوونی ئەم ئاوە بوونی ئەم سامانە کاریگەریشی دەبێت لەسەر کەرتی گەشتیاری واتە کەرتی گەشتیاری بژانەیەکی زۆر بە خۆی دەبینێ ئەگەر سامانی ئەو بپارێزێت و زیاتر گرنگی پێ بدرێت. بەتاکید ینی ئەمە مەسلەی ئاو ڕابتەچی زۆر ڕاستەخۆی هەیە بە مەسلەی کەرتی گەشتیاری ئەگەر تۆ ناوچانەی کە گەشتیارین و بڵێن خەڵک بۆی دەچێت ئەگەر بەو شێوازە ئێستا هەیە بڕواتەوە حکوومەت نەتوانێت ئیدارەی بداتەوە چۆن سەرچاوەکانی ئاو بەکاربێت تەنانەت خۆی دروستکردنی بەنداو ینی لە پاڵیدا مەبەستی گەشتیاریشە ینی زۆر وڵاتەیە دەبینیت لەسەر پرۆژانێک کە بەنداوی گەورەن بوونەتە شوێنی گەشتیاریش و ئەمە بێجگەلەوەی کە خۆمان شوێنی دیکەشمان هەیە کە دەکرێت ئەگەر ڕێک بخرێت و ئیدارەی باشی ئاو بدرێت سوودی لێوەربگیرێت و ببێتەوەی هۆکارێک بۆ زیادکردنی داهاتی خەڵکو و بڵێن داهاتی گشتیش. کاک فەرمان لە کۆتاییدا ڕێنمایی چییە بەگشتی بۆ هاوڵاتیان و هەم ڕێکخراوەکەی ئێوە هەم خەڵکی پێویستە چۆن هوشیاری بڵاو بکەنەوە بۆی کە زیاتر هاوڵاتیان پابند بۆی کە ئەم سامانە گرنگە بپارێزن؟ وڵای یعنی ڕەنگە هەمومان گرنگی ئاو مەسلەی بزانین کە ڕۆژێک ئامان نەبێت کە لە ماڵەوە
چەند تووشی کێشە دەبین بەتایبەت لە وەرزی گەرما ئێستا لە هەولێر زۆر لە گەڕەکەکان بەداخەوە کێشیان هەیە و ناوچەکانی دیکەش ینی شارەکان دیکەش ئەو کێشانیانەیە من تەنها ینی داوای ئەوە دەکەم کەەوە خەڵک لە مەترسی کەم ئاوی تێبگات ینی تێبگات کە ئەم ئاوە تاسەر بەو شێوازە نامینێتەوە ئەگەر تێگەیشتین کە مەترسی هەیە و ئەرک دەکەوێتە سەرشانی مەش بەشداروین لە پرۆسی پاراستنی ئەو کات ئۆتۆماتیکی خەڵک بەکارهێنانیا و بە فیرۆدان کەم دەکاتەوە بەڵام ئەگەر ئەو تێگەیشتنەی کە مەسەلەن ئێمە داوا لە مامۆستانی ئاینیش دەکەم و چین و توێژەکانی تریژ مامۆستانی قوتابخانەکان و میدیاکان کە لە ڕاستیدا زۆر زیاتر ئەم بابەتە چونکە گەر بگەینە قۆناغە کە چارەسەر نەمینێ و کاتچەند قسەش بکەین سوودی نامینێ ئێستا ئەمە لە قۆناغی چین قسە دەتوانێت تاسی لە ساوڵە هاوڵاتی دەتوانێت ڕۆڵی هەبێت لە کەمکردنەوەی کێشەکە بەڵام ئەگەر گەیشتینە ناو قەیرانەکە چونکە ئێستا ئەمە لە سەرەتای ئەو قەیرانە ئەو کات قسەش سوودی نابێت وەگە هاوڵاتیش دەستی بە ئاو ناگات تاوەکو بیپارێزێت بۆیە وەکو دەڵێت ئێستا کاتێوەیە کە هاوڵاتیان بەجددیتر و لە پاڵ ئەوەش دەبی خەڵکیش ئێمە فشارەکانی وەکو ڕێکخرا وەکو میدیا وەکو خەڵکیش لەسەر حکومەت زیاتر بکەین کە باشتر ئیدارەی ئەو مەلەفەی بدات و ئەگەرنا یعنی ئەوە حقیقەتەکە ئێمە لە بەردەم کێشەیەش ئێزگار گەورەینکەوە و ساڵ لە دوای ساڵ زیاتر هەستی پێ دەکەن و خەڵکی زیاتر ینی هەست بە کاریگەری نێگەتیڤەکانی دەکات. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز فەرمان ڕەشاد ڕێکخەری پرۆژەی ئاو ئایندەمانە لە ڕێکخراوی ستۆپ سپاس بۆ ئامادەبوون لە بڵمان لە پیاوی ڕۆژە.